چەند وشەیەکی زێڕین بۆ ڕێزدار دکتۆر تا ئەحمەد ڕەسوڵ، نووسین و خوێندنەوەی ئازا پێنجوێنی. باشترین حەکیم. جەنابیان دکتۆرن لەسەر ڕێژبوونی نەبوونی پەرتووکەکان، دکتۆرن لەبوونی گەنجینەیەکی بە نرخی مێژووی کۆکراوی نووسینەکان. حەکیمن لە سەخاوەتی دەستی هاوکاری بۆ دنیای ئەدەب و ڕۆشنبیران. چەندە نایابە کە چاوت بەو پیاوە دەکەوێت، چەندەها تشکی ڕووناکی لە چاوانیەوە دەڕژێتە ناو دڵە ماندووەکان. ئاخرە و ڕووناکی لەمەڕ ئەوە شەکەتی هەموو ئەمسا ڕێژ دەکات و لە مەودای باگراونگەوە چەندەها پەرتووکی ناوازە وەک خۆی بە ئارامی دانیشتون و بەسەرهاتی ئەم پیاوە گەورەیە دەگێڕنەوە بۆ نەوەکانی داهاتوو. ئاخە دکتۆری دانا دانایی دەبەخشێتە هەزری هەمووان، دانایی دەبەخشێتە پریازڕەسی تەواوی ڕۆشنبیران کە ناتوانن بەرهەمەکانیان لەسەر دڵیان دابنن. کەوایە یارە هەمووان باش بزانن ئەو حەکیمە دەگمەنە و ئەو دکتۆرە ناوازەیە دکتۆر تا ئەحمەد ڕەسوڵە کە دەگمەنترین دکتۆری دەستگیرۆیی مێژووی کەسایەتیەکانی ئەدەب و هونەرە، کە بووەتە سمبولێکی جوامێری لە ڕێگاکانی حەقیقەتدا بۆ تەواوی چین و توێشەکان.